گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنامەیەشدا هەروەک بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکەین و تا جێگایە کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵما بن. لەگەڵ نزیکبوونەوە لە 28 جۆزەردان ئامادەیەکی بەرین بۆ بایکۆتکردنی بەناو هەڵبژاردن لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران بۆ بایکۆتکردنی مەعرەکەی هەڵبژاردن لە ئێران خەریکە شکڵ دەگرێت. ئەو هەڵبەستەی کۆمەڵانی خەڵک بە تەواوی چاوەڕوان کراوە. ڕژیمێک کەمانەوەی لە گرەوی ئۆرگانە سەرکوتگەرەکان و ناوەندەکانی پەرەپێدەری دواکەوتووی و خۆراپەپەرستیدایە بە نازڵبوونی هەر بەڵایەک ترسناکتر لە گەماڕۆکانیش نەتەنیا زەرێک لە هەزینەی هیچ کامیان کەم ناکاتەوە، بەڵکو بە دامرکاندنەوەی قین و تووڕەیی خەڵکو و سەرکوتی ناڕزایەتیەکانیان لە دژی ڕۆژڕەشی و نەهامەتیەکانی سەرچاوەگرت و لەم قەیرانە گەورەتر و بەرینتریشیان دەکاتەوە. واتای بەکردەوەی واها سیاسەتێک جگە لە کەمبوونەوەی خزمەتگوزاری گشتی، بێکاری بەرینتر، گرانی و ئاوسانی زۆرتر و لە ئاکامی هەموو ئەوانەدا پەرەسەندنی ئازارە کۆمەڵایەتیەکان شتێکی تر نییە. خەڵک بەباشی بۆیان دەردەکەوێت کە ئەگەر تا دوێنێ کە ئابووری ئێران تا ئەم ڕادێش لە لێواری هەڵدێر نزیک نەبووەوە، شوێنەواری گەماڕۆ ئابووریە نێونەتەوەیەکانی تا ئەم ڕادەیە وێرانیان لێ نەکەوتبەوە، وەلانی کەم بازاڕێک بۆ فرۆشتنی نەوت لە ئارادا بوو. ئێستا کە ئابووری ڕژیم لە حاڵی داڕماندایە و ئاستی گەماڕۆ ئابووریەکان بەرینتر لە هەر سەردەمێکی دیکەیە و پوڵێکیش لە سندوقی پاشەکەوتی ئەرزیدا نەماوەتەوە و تاڵانچیانی ئەم وڵاتەش دەستیان داوەتە ئیختلاسی گەورەی چەند هەزار ملیاردی کەسری بودجێ ئەمساڵ گەلێک لە ساڵانی ڕابردوو زیاتر دەبێت و ڕوون و ئاشکرایە کە حاڵ و ڕۆژی جەماوەری خەڵک بە شێوەیەک دەبێت. لەوەها بارودۆخێکدا وەکو هەمیشە جەماوەری هەژار و زۆر لێکراوی کۆمەلگا
بۆ دەربازبوون لە ژێرباری قورسی ئاسەوارەکانی سەرچاوەگرت و لە فەلاکەتی ئابووری ڕژیم ڕێگایەکیان جیا لە خەبات و ناڕزایەتی دەربڕین لە بەردەمدانیە. بایکۆتکردنی ئەم بەناو هەڵبژاردنە یەکێک لە دیمەنەکانی ئەو خەبات و ناڕزایەتی دەربڕینە دەبێت. ئەو خەباتە ئەگەر لە درێژەدا بگات بە مانگرتنی گشتی کرێکاری لە ناوەندەکانی کار و بەرهەمهێنان، ئەگەر ئەم خەبات و ناڕزایەتی دەربڕینانە بکەوێتە ژێر ڕێبەری هێزی ڕادیکاڵ و پێشڕەوی جەماوەر، نەک هەر ئەم کۆمەلگایە لە شەڕ و نەهامەتیەکانی کۆماری ئیسلامی ڕزگاری دەبێت، بەڵکو بواری بەرپاکردنی شۆڕشێکی کۆمەڵایەتی خۆش دەکرێت و مژدەدەری بنیاتنانی کۆمەلگای ئینسانی ئازاد و بەرابەر و مڕەفاه دەبێت. بینەرێکی ئازیز کە خۆی بە کوچکە سوور ناساندووە، گزارشێکی لەسەر بێڕەونەقی گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆک کۆماری و بەناو شوڕاکان و دژەکردەوەی خەڵکی ناوچەکانی ژاوەڕۆ و کەڵات هەرزان بۆ ناردوین کە بەم چەشنەیە. فێڵ و تەڵەکەی کۆماری ئیسلامی لە ناوچەکانی کەڵات هەرزان و ژاوەڕۆ گاڵتەکردنی جەماوەر پێیان. بازاڕی بێڕەونەقی بەناو هەڵبژاردن لە ناوچەکانی ژاوەڕۆ و کەڵات هەرزانیش وەک باقی شوێنەکانی دیکەی کوردستان زۆر سارد و سڕە و کار بەدەستانی ڕژیم بە تەواوی تووڕە و دەستەپاچە کردووە. خەڵکی ئەوەی بەلایەنەوە گرنگ نییە ئەم شانۆگەریەیە، کەس باوەڕی بە سەرۆک کۆمار و بەناو شوڕا نییە. دەڵێن ئەوانەی پێشوو لە ماوەی 42 ساڵی ڕابردوو بێجگەل لە درۆ و وعدە و بەڵێنی بێناوڕۆک چیان کرد تا جەلادێکی وەک ڕەیسی کە خامنەئی و سوپای پاسەڕان بەنیازن لە جەعبە مارگیریەکەی کۆماری ئیسلامیدا بیهێنە دەر چی بکات. کوچکە سوور لە درێژەدا دەنووسێت ماوەیەکە کار بەدەستانی ڕژیم لەم دوو ناوچە هەموو ئەقلیان وەسەریەک ناوە و بۆ بازارگەرمی بەناو هەڵبژاردن ژمارەیەک چادریان لەگەڵ چەند بەهیار بەسیجی لە چەند ئاوایی لەوانە نەگەڵ و شوێشەو داناوە کە گویا و وڵامی نەخۆشی و پێداویستی پزیشکی خەڵکی ناوچەکە دەدەنەوە. بەڵام ئەم بەناو تیمە پزیشکیانە تەنانەت هەبوو دەرمانی ئاسایی سەرئێشە و سەرماخوردەگیشیان پێ نییە، واگەر هێندێک خەڵکی بە ساڵاچوو و بێدەرامەت ڕوو لە چادرە خاڵیەکانیان بکات، نوسخەی بۆ دەنووسن کە بچن لە شاری سنەوەری بگرن، کارێک کە هەموو کەس بۆ خۆشی دەزانێت و دەتوانێت بیکات، بەڵام بەدەست و گیرفانی خاڵی. کوشکە سوور لە کۆتاییدا داوا دەکات لە خەڵکی دڵسۆز و خۆراگری ناوچەکانی ژاوەڕۆ و کەڵات هەرزان کە هەر جۆرە ڕەفتارێکی فریوکارانی کۆماری ئیسلامی بۆ گەرمکردنی بازاڕی بەناو هەڵبژاردن بایکۆتکەن و هەر وەکو تا ئێستانیشانیان داوە بە چادرە خاڵیەکانیان خاڵیتر و دەوروبەری بەهیارە بەسیجیەکانیان چۆڵ و بەتاڵ بێت. ڕەنگیژین و پێشی نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام پێکارێکم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەقامەکان بەشمەینەتی نابێ ئەبەد ژیمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان
پروری نچه لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حکمی ناداد پروری و بشخوران و دریغ موا دنهال برن ورنوا شطا مکان کلیشان من ناروخنه وری برزو مافی رون من آدمی دمانوه روکنو شطا مکان روشگاره کمر دل شنازی و کلدان با ترمتی سوری خیاوان و شینکان دنهال برن ورنوا شخامکان بەداخەوە ئاگادار بووین کە هاوڕێ مستەفا قادری کادری لە مێژینەی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی فنلاند ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ مستەفا قادری وەکو کرێکارێکی وشیار ماوەی 42 ساڵ تەمەنی خۆی بۆ خەبات لە دژی کۆماری ئیسلامی و شوێنگرتنی ئامانجی هاوچینەکانی تێپەڕ کرد. هاوڕێ مستەفا ماوەی 10 ساڵ لە ناوچەکانی بانە و شوێنەکانی دیکەی کوردستان وەکو پێشمەرگەیەک و ئەندامێکی دەستەی ڕێخستن شێلگیرانە و جەسوورانە ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکرد و باقی ژیانی خەباتکارانەی خۆی لە وڵاتی فەللاند تێپەڕ کرد. لەم ماوەیەشدا هاوڕێ مستەفا سەرەڕای تەمەنی لەسەرەوەی بەردەوام لە ڕیزی پێشەوەی هەر ناڕزایەتی دەربڕین و ئاکسیۆنێکدا دەبینرا. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە ئەندامانی بنەماڵەکەی و لە هەموو هاوڕێیان و هاوسەنگەرانی و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز و ڕێبازی بەردەوام. بەپێی هەواڵێک کە لە شاری سەقزەوە بەدەستمان گەیشتووە بەداخەوە ڕۆژی دووشەممە هەفتەی جۆزەردانی 1400 هەتاوی زوبیدە خانم دایکی هاوڕێی تێکۆشەر و گیانبەخت کرد و ئەنوەری ماجدی ماڵاوای لە ژیان کرد. زوبیدە خانم زیاتر لە 42 ساڵ خەمی قورسی مەرگی جگەرگۆشەکەی لە دڵدا ڕاگرت بوو و بە هیوای لە گۆڕنانی کۆماری ئیسلامی بوو. هاوڕێ ئەنوەری ماجدی لە تێکۆشەرانی ناسراوی شاری سەقز لە مەعەلیما دڵسۆزەکانی دێهاتەکانی ئەم ناوچە و لە چالاکانی سەرەکی خۆپیشاندانەکانی شاری سەقز لە ساڵی 1357 بۆ ڕووخاندنی دەسەڵاتی پاشایەتی بوو. پاش سەرکەوتنی ڕاپەڕین و دامەزراندنی جەمعیەتی شاری سەقز، هاوڕێ ئەنوەر ماجدی لە تێکۆشەرانی ئەو جەمعیەتە و لە حوزفوڕاوانی یەکێتی جوتیارانی شاری سەقز بوو. کاک ئەنوەر لە هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و شەڕی ئاغاکانی تیلەکۆ دژ بە جوتیارەکان کە پێش قەرەوڵی سپای پاسداران بۆ سەر شار و ناوچەی سەقز بوون و بە شەڕی کەرەفتوو ناسرا و بە سەختی بریندار و دواتر گیانی بەخت کرد و لەگەڵ هاوڕێیانی گیان بەخت کرد و کاک یەحیا خاتوونی و کاک مەلا سەیید ڕەشید لە شاری سەقز نێژرا. بە پێم هەواڵات تەرمی زوبیدە خانمیش هەر لە شاری سەقز و لە لای ڕۆڵە تێکۆشەر و قارەمانەکەی بە خاک سپێردرا. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و لە قوڵایی دڵمانەوە سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزی زوبیدە خانم و دۆستان و ئاشنایانی خەڵکی تێکۆشەری شاری سەقز دەکەین و خۆمان بە شەریک و بەشداری خەمیان دەزانین. یادی ئەو دایکە ئازیزە بەخێر بێت و ڕێبازی بەردەوام. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین
بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن تا هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.